بەڵێ دوایەوەی کە لە ماوەی هەفتەی ڕابردوودا ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری ئیداری ڕاپەڕین بەرز بوویەوە، ڕۆژانە ئامارەکانی توشبوون بەم ڤایرۆسە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ڕوو لە بەرزبوونەوە و من ئێستا لە نەخۆشخانەی ژیانم لە ناحیەی چوارقورمەکەمە یەکە لەو نەخۆشخانانەی کە ڕۆژانە نەخۆشانی کۆرۆنا یاخود توشبووانی کۆرۆنا ڕوو لەم نەخۆشخانەیە دەکەن و چارەسەر وەردەگرن. دیارە لە ئێستادا ئەندامانی پەرلەمانی کوردستان بە تایبەتی لە فراکسیۆنی سەوز هاتوون بۆ نەخۆشخانەی ژیان بۆی کە بەدواداچوون بۆ کەم و کوڕی و گرفتەکانی سنووری ئیداری ڕاپەڕین بکەن، بە تایبەتی لە دوایەوەی کە ڕاگەیاندرا سنووری ئیداری ڕاپەڕین پێویستی بە کارگەیەکی ئۆکسجینە کە تاوەکو ئێستا لەم سنوورەدا هیچ کارگەیەکی ئۆکسجین بوونی نییە. من دەمەوێت بچمە لای خودی خۆیان و زانیاری زیاتر لەسەر ئەم سەردانیان وەربگرم. شنۆخان ئامانجی سەردانەکەی ئێوە بۆ ئەم نەخۆشخانەیە چێوە ئەوەی کە لە نزیکەوە بینیتان تا چەند هەوڵی بۆ دەن بۆی کە لە وەزارەتی تەندروستی خود لە پەرلەمانی کوردستان کاری بۆ سەرەتا بە خێراتتانەکەم زۆر سپاس بۆ ئێوە. ئێمە ئەمڕۆ بە نوێنەرایەتی هەم فراکسیۆنی سەوز و هەم لێژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان سەردانی نەخۆشخانەی ژیانمان کرد لە دەڤەری ڕاپەڕین. دیارە کەم و کورتی گرفتی زۆر هەیە لەم نەخۆشخانەیە کە ئەرکی سەرشانی وەزارەتی تەندروستی ئەم گرفتانە چارەسەر بکە لە دابینکردنی کارگەیەکی ئۆکسجین بۆ ئەوەی سیستمی ئۆکسجین بۆ سیستمێکی ئۆکسجینی مرکزی بۆ نەخۆشخانەکە دابین بکە و هەروەها گرفتی کارمەندی گیرەبەستیان هەیە و هەروەها دابینکردنی پێداویستی و کەلوپەلی پزیشکیان هەیە و ئێمە ئەمێ ئەو ڕاستیش بڵێم کە ئەمە یەکەم جار نییە ئێمە سەردانی ئەم نەخۆشخانەیەکەین، ئەمە جاری سێەمە ئێمە سەردانی ئەم نەخۆشخانەیەمان کردووە کەم و کورتی و داواکاریەکانی ئەم دەڤەرەمان لە ڕووی کەرتی تەندروستیەوە ئاڕاستەی وەزارەتی تەندروستی کردووە لە ڕێگەی پەرلەمانی کوردستان و لێژنەی تەندروستی و لە لێژنەی تەندروستیش پشتیوانی تەواوی داخوازیەکانی کەرتی تەندروستی ئەم دەڤەرە کراوە. بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا وەزارەتی تەندروستی کەم تەرخەم بووە لە دابینکردنی پێداویستیە تەندروستیەکانی ئێرە بە تایبەتی دابینکردنی کارگەی ئۆکسجین. باوەشنۆ عشقی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی سەوز سپاس کە لەگەڵ بوویت. کاک لوقمان دەمەوێت باسیەوە لەگەڵ تۆ بکەم ئەم نەخۆشخانەیە و نەخۆشخانەی قەڵاتزێش کە تایبەتە بۆ توشبوانی کۆرۆنا کێشەی کەمی کارمەندیانەیە و کۆمەڵە کارمەندی زۆری خۆ بەخش لەم نەخۆشخاناندا کار دەکەن. ئێوە وەکو فراکسیۆنی سەوز تا چەند کار لەسەرەوە دەکەن بۆەوەی کە ئەم گرفتە چارەسەر بکەن؟ ئێمە وێڕای دەستخۆشیمان بۆ ستافی دکتۆر و کارمەندان و خۆبەخشان کە بەڕاستی وەکو پێشمەرگە ئاسا خزمەتێکی یەجگار زۆرەکەن بۆ ئەو نەخۆشانە و بۆ ڕۆبڕوونی ئەو پەتانە گریسە. لە هەمان کاتدا کۆمەڵک پێداویستیان هەیە و خوشتی عزیزم شنۆخانیش ئاماژەی پێدا لە پێش هەمویانەوە لە مانجی 11ەوە بڕیاروا بوو لەسەر بەڵێنی وەزیری تەندروستی کارگەیەکی ئۆکسجین بۆ دەڤەری ڕاپەڕین دروست بکرێ، بەڵام تا ئێستا نەکراوە. ئێمە جەخت لەسەرەوە کەینەوە ئەبێ ئەم بەڵێنەوە خۆی جێبەجێ بکرێ، قاڵی دوم سیستەمی مرکزی ئۆکسجین لێرە دابین بکرێت. کارمەندانی خۆبەخش کە ئەتوانم بڵێم ڕۆڵێکی یەجگار گەورەیان هەیە لە تەواوی شار و شارۆچکان بە دیاریکراویشەوە لە دەڤەری ڕاپەڕین و قەڵاتزێ بەشێکیان کراونەتە گرێبەس، بەڵام ئەم بەشێک کە کراوەتە گرێبەس بەشی تەواوی پێداویستی ئەم نەخۆشخانەیان ناکە و لە ئاستی زەروریتی قۆناغەکەین. بۆیە ئێمە جەخت دەکەینەوە هەم بە نوێنەرەتی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان هەم وەک فراکسیۆنی سەوز لە پەرلەمانی کوردستان جەخت دەکەینەوە لەسەرەوەی ڕێژەی گرێبەس ڕێژەیەکی دیاریکراوی زیاتری گرێبەس بۆ ئەم ناوچەیەدا بمەزرێ بۆی بتوانن ئەو کێشە تەندروستیانەی کە هەن بەتایبەت لە ڕووی باڵێن کارمەندی تەندروستی بۆ ڕۆبڕوونی ڤایرۆسی کۆرۆنا ئەم کێشەی چارەسەر بکرێت. لە هەمان کاتدا پێیانمان بۆ هاوڵاتیانەوەیە کە زیاتر ڤاکسین بەکاربێن، ڕێکارەکانی خۆپارێزی بگرن، هاوکاری دام و دەستگاکانی تەندروستی بکەن لەم ناوچەیە بۆ ئەوی بتوانرین ئەم قۆناغە سەختە شتێک بڕین. بەڕێزان شنۆعشقی لوقمانوەردەی ئەندامانی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی سەوز سپاس مادومکردن. بەڵێ هەروەکو ئەوەی کە جۆلیستی بوون لە سنووری ئیداری ڕاپەڕین سەرڕایەوەی کە ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئاستێکی مەترسیداردایە و ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبن. لە هەمان کاتدا گەورەترین گرفتی ئەم سنوورە نەبوونی کارگەی ئۆکسجینەوە تا ڕۆژانە بۆ دابینکردنی ئۆکسجین پێویستە لە سلێمانیا خود لە هەولێر ئۆکسجین بۆ ئەم سنوورە دابین بکرێەوە. من دەمێت ئاماژە بە خاڵی شتر بکەم هەموو ئەو نەخۆشانەیە خودە و توشبوانەیە کە لێرە لە نەخۆشخانەکانی کۆرۆنان تاوەکو ئێستا ئەمانە وەکو بەڕێوەبەری تەندروستیش ئاماژەی بۆ کردو پێشتر ڤاکسینیان وەرنەگرتەوە. بۆیە داوایان لە سەرجەم هاوڵاتیان لە سنووری ئیداری ڕاپەڕینەوەیە کە بچن بۆ بنکەکانی ڤاکسین کە لە سنووری ئیداری ڕاپەڕین 14 بنکەی
ڤاکسین بوونی هەیە و ڕۆژانە هاوڵاتیان دەتوان سەردانی بنکەکانی وەرگرتنی ڤاکسین بکەن بۆ ئەوەی کە خۆپارێزی بکەن لە توشببوونیان بە ڤایرۆسی کۆڕۆنا.